یەکێتر لەو کەسانەی کە مەلایکە دوعای خێری بۆ دەکات ئەو کەسەیە کە لە مزگەوتایە چاوەڕێی نوێژ دەکات. پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم لە صحیح مسلم داتووە کەسێک لە ئێوە چاوەڕێی نوێژ بکات لە مزگەوتە، کەسێک لە ئێوە سەعات 10 هاتووە یا 11 هاتووە یا ڕۆژەکانی تر لە مزگەوتە پێش بانگ دێت، بەس نەک ئەوەی کە باسی گەنجێتی خۆیەکە لە مزگەوت داخەری دەمەتەقەیە، ئەوە نا، دانەنیشن باسی ئەمەکە و ئەوەکە بکەن، دانیشی زیکری خوا بکە قورئان بخوێنە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم کەسێک لە ئێوە چاوەڕێی نوێژ بکات لە ناو نوێژایە، یعنی ئەگەر نیو سەعات چاوەڕێی نوێژکەی ئەم نیو سەعاتە وەکو وایە الله ئەکبەرت کردبێ و سەلام نەدابێتەوە، تۆ لە بینی الله ئەکبەر و سەلام دانەوای ئەو بینە چۆن هەمووی بە نوێژ بۆ حسابەکرێ، چارێکێکە نیو سەعاتە سەعاتێکە مادەم چاوەڕێی نوێژ دەکەی تۆ هەموو کاتەکەت بە نوێژ بۆ حساب دەکرێت بە دوو مەرج. یەکەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم دەستنوێژت هەبێ بە دەستنوێژ و چاوەڕێی نوێژکەی، دووەمیش لە مزگەوتە ئاوا نەکەی لە کاتی چاوەڕێکردنی نوێژە ئاوا نەک ئاوا پەنجەکانت تێکەڵ کرد. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم پێڵێن تەشبیک، ئەگەر ئاوات کرد لە ناو نوێژ دەرەچیت وەکو سەلامە دابێت. بەم دوو مەرجە تۆ نیو سەعات سەعاتێ چەندێ دقەیە چەند دقە چاوەڕێی نوێژکەی هەمووی بە نوێژ بۆ حسابەکرێ. لەگەڵ ئەوەشا مەلایکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەفەرمێ تدعو له الملائكة اللهم اغفر له اللهم ارحمه، هەموو کاتەکەت بە نوێژ بۆ حسابەکرێ، 10 دقەیە چارێکەکە نیو سەعاتە چەندێکە، مادەم چاوەڕێی نوێژی فەرزدە، مەلائکەیش دوعای خێرت بوو ئەکا ئەو کات ئەو مەسافەیە بەپێی ئەو کاتێکە دانیشتیتە، دەڵێ خوایە گیان لە فڵان کەس خۆش بە، خوایە ڕەحم بە فڵان کەس بکە کە چاوەڕێی نوێژێتی، بۆیە هاتی بۆ مزگەوت بۆ خۆت دانیشە زیکری خوا بکە، سبحان الله بکە، الحمد لله بکە، لا اله الا الله بکە، الله اکبر بکە، زیکری خوا بکە، بەداخەوە خەڵکەی دوای نوێژی بەیاندانیشی تا خۆرکەوتن باسی زمانی زووەکە، ئاوا دانیشی بڕۆ بۆ ماڵ، بەداخەوە دانیشتیتە بۆ خۆ زیکری خوا بکە، سڵاوات بدە لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەواتە ئەو کەسێک کە لە مزگەوتایە، ئیستا هەر کەسێک لە ئێوە کە هاتووە بۆ مزگەوت، هەر کەسەتان بەپێی توانای خۆتان هاتوونە، بەڵام چەند دقەیە لە مزگەوتان هەموویتان بە نوێژ بۆ حساب کراوە، نەک جومعە نوێژە فەرزەکانیش، هەتاکو سەلامی نوێژی جومعەشە دەینەوە، یاخود هەتا سەلامی نوێژە فەرزەکە دەدەیتەوە، هەمووی بە نوێژ بۆت حسابەکرێ. و مەلایکەش بەردەوام ئینشاءڵڵا ئێمەش لەو کەسانەین مەلایکەی دوعای خێرمان بۆ دەکەن بۆ هەموو نوێژەکانی تریش، ئەڵێن خوایە لەم جەماعەتە خۆش بە، خوایە ڕەحم بەم جەماعەتە بکە. پێویستمان پێی نییە؟ کەواتە هاتیتە مزگەوتەوە، مزگەوت دیوەخان نییە، شوێنی عیبادەت و زیکری خوا قورئان خوێندنە، ئاگاداری ئەو خاڵە بن.